لەگەڵ هاتنی داعش بۆ عێراق قەزای مەخمور یەکێ بووە لەو شوێنانەی کە بەردەوام هەڕەشەی هێرشی چەکدارانی داعشی لەسەر بووە. لە مانگی ئابی ساڵی 2014 چەکدارانی ئەو ڕێکخراوە بەرەو شارۆچکەی مەخمور پێشڕەویان کرد و هێزە ئەمنیەکان شارۆچکەکەیان بەجێهێشت. هاوڵاتیانیش بەرەو هەولێر و ناوچەکانی تر ئاوارە بوون. کێرشیان کردە سەر شارۆچکەی مەخمور، هەموو هەراتین بەڕاستی کۆسماکە چوونە هەولێر. هاتنە سە بازارگە دیتمان مەخمور ئازاد کرابوو، هەروەمان زانی کە تازە لەدایک بووینە. بەڕاستی هەموو گریان و غەیبیمان هەستا. هەلەکاکە تەرۆزی مەخموری باوی بابە تەرۆزی مەخموری تەرۆزی مەخموری تەرۆزی مەخموری. لە دوای چەند ڕۆژ لەمانەوەی چەکدارانی داعش لە ناو قەزای مەخمور، ئەمریکا بڕیاری هێرشکردنە سەر چەکدارانی داعشی لە لای خۆیەوە جێبەجێ کرد و فڕۆکەکانی هاوپەیمانان کەوتنە بۆردمانکردنی چەکدارانی داعش لە سنووری قەزای مەخمور و هێزەکانی پێشمەرگەش پێشڕەوی خۆیان بۆ ئەو شارۆچکەیە دەست پێ کرد. فەوجی یەکی عێراقیم بین کە بەخۆی لە مەخمورە زۆر بەشیان کوردن کە پێشمەرگەن بەڕاستی بەڵام سەر بە جێشی عێراقین. ئەوەی تیران فەرماندەی هەولێر لێرە بوون و هەروەها ئەو ڕۆژەی کە مەخمور ئازاد کرا دیژە تیرۆریش بەشدار بوو لە ئازادکردنەوەی مەخمور و هەروەها دوو ڕۆژ بەر لە ئازادکردنی مەخموریش گەریلاکانی پەکەکە پێشمەرگەکان ئەوەی لە کەمپی ئاوارەکانی کوردانی باکوورن لە مەخمور ئەوانیش بەڕاستی دەستێکی باڵایانە. لەگەڵ پێشڕەوی هێزەکانی پێشمەرگە خەڵکی مەخموریش وەک خۆبەخش چەکیان هەڵگرت و لەگەڵ پێشمەرگە بەشداری ئەو هێرشیان کرد. بەڵام وەک ڕۆژنامە نووسێکی مەخمور ئاماژەی بۆ دەکات هیچ کەس لە ئاستی شکستەکەی مەخمور خۆی بە بەرپرس نازانێت و بۆ مزایدەی سیاسی سەرکەوتن بەسەر داعشدا بە موڵکی خۆیان دەزانن. هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ فڕۆکە پەیمانان ڕۆڵی سەرەکیان هەبوو لە ڕزگارکردنەوەی مەخمور. ینی بەداخەوە دەیبینم کۆمەڵک مزایداتی سیاسی لەسەر ڕزگارکردنەوەی مەخمور دەکرێت. ادعای ئەوە دەکەن کە فلانە حزب هاتە سەرحازری لە بەرامبەر کە ادعا دەکەن کە فلانە حزبی دیکە هاتە سەرحازری. هەموو ڕۆڵیان هەبووە حزبولانە سیاسەکان لێرە ئەگەر بە یەک پێشمەرگەش بێ بە 100 پێشمەرگە بە 1000 پێشمەرگە بێ هەموو حزبولانە سیاسەکان ڕۆڵیان هەبووە. پانتایی شەڕی پێشمەرگە و چەکدارانی داعش لە سنووری قەزای مەخمور 55 کیلۆمەترە و لە ئێستاشدا لە نێوان هەردوو هێزی پێشمەرگە و چەکدارانی داعشدا پێکدادان هەیە و لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەو چەکدارانە بە موشک هێرشیان کردووەتە سەر ئەو شارۆچکەیە. ئاڵاو شیار NRT قەزای مەخمور.